تو خرمە و چییە دەداینێ نەزەم چۆن پێتە خوریە چی دایکە چی بکەین یعنی هیچیش نەخۆینە بەر بێژن ئەی بۆ کەمە بێژن ها دەفەرمودەی ئێستا کێ مەسرفمانکە کێشتمان بۆ بێنێتەوە بێژن مەسرفمانەکە دایکە بیرسەوە گۆرەیەکەی پێ کوڕەکە شە سەعدی بۆ یەکڕێت من هیچم نەدیوە من هەشتی کوڕی خۆم بینیوە وڵی بێسفەتی بەخوا دایکە تۆش بێسفەتی بەرامبەر سەعدی بمرێ ڕۆڵە ئیتر کێ ڕێگەی ڕاستمان پیشان بە کێ ڕێگەی ڕاستمان پیشان بە ئەو کوڕی تۆ هەر کاتی ڕێگەیەکی دانابێ فەشەلی هێناوە کورە بە قوربانێ بم کوڕەکەم ئەها کە لەو سەری کۆڵانەکەەوە دەرەکە و هەچی کچ بواتە ناو دەرگاکەوە باڵا بەرز جوان ئەکوێر بم کوڕە دایکە بستێکە باڵایەوە تۆ باسی چیەکەی کەم بە قوربانی باشە کوڕە ئازاکەم کوڕە لێ هاتووەکەم جا ئازا جا قۆز کوێر بم بۆ ئەو ئازایەتی ئەو کوڕی خۆم کوڕە دایکە ئازایەتی شتێکی تۆ باشتێکە بۆ باسکەم بەخوا لەو ژوورەیە سیسرکی بینی بوو باش ئەو ژووری لێخەوێ یەک هەفتە نەچەوە بۆ ژوورەیە باوەڕەکەی تو ئەی براکەی دە وەڵڵاهی وەبیلای ئەو کوڕم لە ترس نییە ئەوە قێزی لێیەتەوە قێزی لێیەتەوە ڕاست هەموو کەسێک قێزی لێت و هەموو کەسێکیش لێترسێ لە سیسرەکەرەوەی کوڕەکەی من دیارە ڕاستەکەی قێزی لێیەتەوە بۆنی گۆرەوەکی ڕۆژە ڕۆیەکە ڕوە منەوە نازانم ئێستا تەلەفۆنەکەم بۆ دەها داهامیچی دایکە بۆ چۆن بەدەهامەڵێ ئێساڕەکە بە سعدی تەلەفۆن کا بزانین چی ئەکا کامەتا سعدی دەکامەتا دەی دایەکیان مێردی من نییە من خۆمەی ناسم تەبیعەتی چۆنە خۆ نازانی چەند زمانی لووسە دوو قسە وەکا قەناعەتە پێیەکە ئەکاتە بۆ قەناعەت بەدەهام ناکا بەریبە دایەکیان ئێستا بچێتە بەردەم دەهام بڵێ ئەبێ بەری بیت و نازانم چی و چی ئەی دەهام هەستی پێ ناکە ناڵە تۆ بۆ لەسەرم کوڕاکەیتەوە باوە جوان ئەی چۆن نابە پێی بڵێ ئەی چی بکەم خۆم تەلەفۆنەکەم بۆ دەهام ئێستا تەلەفۆنی بۆ چی پێ ئەڵێ دایکە گیان چی پێ ئەڵێ خۆم ئەزانم چی پێڵێ بێدەنگ بە لەبەر چاوم ناکۆ دەی ڕدەی ئەلۆ باشی کاک دەهام وەرە یاخانی حەیوانان ئالەوێ دەرم باشە باش دەیخوا حافیز کاکدام کاکدام بەخوا بە جدیمە بێ سۆحبەت ئەو مەڕە بانتەکە کوڕە بڕۆ دەربینمەوە چی بوو دایکە من چی ئەڕۆم ئێدە باشە بۆ سەبا منیش بم لەگەڵێ